بۆ پەرەپێدانی ڕاهێنان بۆ مامۆستایانی پەروەردەی تایبەت بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر چەندین خولی بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی میدیای پزیشکی کردوتەوە لەژێر چاودێری و بە ئامادەبوونی مامۆستا لوقمان سەعید سدیق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر لە کۆتا ڕۆژی خولەکەدا ئامادە بوو. مامۆستایانی پەروەردەی تایبەت کە لە قوتابخانەکان لە ژووری سەرچاوەکان کار دەکەن ئەوەی مەبەستە بەکردنەوەی ئەو خولانە کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی خول بوو کە پێنجەمین وەجبەی خولەکان بوو بۆ مامۆستایان کرابەوە. مامۆستایان سوودێکی باشیان لەم خولە بینی بوو کە خولەکە لەسەر ABA کە زۆر سوودمەندە لە بۆ زانینی و ڕەفتار و سلوکی ناسینی ڕەفتار و سلوکی قوتابیان و دەستخۆشی لە برادەرانی سنتەری میدیای پزیشکی دەکەین کە بەڕاستی هاوکارن لەگەڵ ئێمە. چەندین جارە خولی باش و خولی زۆر مکەسەف کراوەتەوە بۆ مامۆستایانی پەروەردەی تایبەت کە ئەوانەی کار دەکەن لەو ژوورە سەرچاوانە لە قوتابخانەکە. ژمارەی بەشداربووانی خولەکە 101 مامۆستایە بە ناونیشانی پرۆگرامی شیکردنەوەی ڕەفتاری پێڕەوکراو کارامەیی ئەکادیمی ABA کە بۆ گەشەپێدانی و کارامەیی و ئەکادیمیە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر دەستخۆشی لە ڕێکخراوی میدیای پزیشکی کرد و هیوای خواز لەم خولانە بەردەوام بن چونکە گرنگیەکی زۆری هەیە بۆ مامۆستایان. ئەم پرۆژەیە کە ئێستا بەردەسە بۆ ماوەی 2 ساڵ و نیوە ئێمە ئەم پرۆژەیە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر ئەنجام دەدەین. ڕاستەوخۆ بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر سەرپەرشتی پرۆژەکە دەکا بۆ مامۆستایانی پەروەردەی تایبەتە کە ساڵانە 2 بۆ 3 خول بۆ مامۆستایانە دەکرێتەوە بەپێی ئەو کاتێک کە هەیەە تەنانەت لە هاوینیشا زۆربەی کات خولەکان دەڕوا هەرجاری لەسەر بابەتێکی دیاری کراوە بۆ ئەو منداڵانەی کە ئێستا با بڵێن ئۆتیزمە بیرکۆڵە با بڵێن کەم گفتە کەم بیستە لە ناوەندەکانی خوێندن لە ناو قوتابخانە ئاسایەکانە تێکەڵ کراون. بۆیە ئەم مامۆستایانە بۆ خۆی 2 ساڵ 3 ساڵێکە دەرچووی ئەو بەشن ئەو بەشە بۆ خۆی تازەیە بۆیە پێویستە بە بەردەوامی ئێمە ئابدەیتی خۆمان بکەینەوە ڕاهێنان ببینین بۆی بتوانین خزمەتێکی باش یاخود خزمەتێکی گرنگ پێشکەشی منداڵەکان بکەین بە هەماهەنگ لەگەڵ خودی خێزانەکانە چون ئەوانش ڕۆڵێکی گرنگیان هەیە لەو گۆڕانکاریانە تەنها بە مامۆستایانی پەروەردەی تایبەت ناکرێت تەنها بە حکومەت ناکرێت تەنها بە ڕێکخراو ناکرێت بۆیە پێویستی بەدەستە جەمعیەکە پێویستی بەوەیە کە هەمومان بەیەکەوە بۆی بتوانین پرۆژێکی جوان پرۆژێکی باش پێشکەش بە کۆمەلگای خۆمان بکەین چون بمانەوەی نەمانەوێت ئەوانیش مرۆڤن پێویستیان بۆیە بخوێنن پێویستیان بەوەیە با بڵێن حەز و ئارەزۆکانیان تاقیب بکەنەوە لە ژیانیانە هیچ جیاوازیەکیان ئێمە پێ ناکەین. ئەم پرۆگرام و پرۆژەیەش بۆ خۆی درێژەی هەیە ڕاستە بۆ ماوەی 2 ساڵ و نیوە ئێمە کاری لەسەرەکەین بەڵام بەردەوام بوونی بەردەوامی لەگەڵدایە چون بۆ هەر کاتێک ئێمە دەڵێن پرۆژەیەک دەبێت پێویستی بەوەیە کە ئێمە چاوەڕێشتی گەورەتر بکەین لەوەی کە هەنگاوی بۆ دەنین بۆیە هەنگاوەکان هەنگاوێکی باشن لەم قۆناغانەی ئێستا کە ڕۆیشتووە هیوادارین لە ئایندەیە بتوانین زیاتر و زیاتر خزمەتیان بۆ بکەین کە ئەمیش مافێکی ڕەوای هەر تاکێکە یاخود هەر قوتابیەکە کە مافەکانی ترۆک و مناڵێکی ئاسایی لە قوتابخانەکان بوونی هەبێت. مامۆستای وەکو سەرۆکی ڕێکخراوی میدیای پزیشکی ئەمە چەندەمین خولە بۆ مامۆستایان کردوتەوە؟ ئەمە چوارەمین خولە ئەم بۆ هەر گروپێک 5 با بڵێن بۆ هەر خولێک 5 گروپ دانین چون مامۆستاکان نزیک 100 مامۆستای دابەشیانەکەینە سەر 5 گروپ هەر گروپی بۆ ماوەی 3 ڕۆژ دەبێت هەندێک خولمان هەیە ڕاهێنانمان هەیە بۆ ماوەی 5 ڕۆژە بەپێی خولەکە بەپێی بابەتەکەی ئەوەی کە پێشکەشکارەکە چێە ئەو دیاری دەکات 3 ڕۆژی دەوێت 4 ڕۆژان 5 ڕۆژ بەپێ با بڵێن ڕاهێنەرەکە ڕۆژەکان دابەش دەکرێن و بەردەوام دەبێت لە بۆ ماوەی 3 کاتژمێر 4 کاتژمێر لە ڕۆژێکە بۆی کە بتوانین با بڵێن ئەو شارە زاوی یاخود ئەو پێویستی کە مامۆستای پەروەردەی تایبەت پێویستی پێێتی لەو 3-4 ڕۆژە کە پێویست و زەرورەتە بیبینێ بۆی بتوانێت لە ناو قوتابخانەکە و بە شێوەیەکی پراکتیکی بە شێوەیەکی مەیدانی بتوانێت خزمەتی مناڵەکانی پێ بکات.
ترێنەر لەو خولانە بەشدار بووم ئەو 5ەم خولە بەشداری تێدا دەکەم نزیکی بۆ 101 مامۆستای پەروەردەی تایبەت لە پەروەردەی گشتی هەولێر ئەنجام درا ئەو خولە بەڕاستی گرنگی خۆی هەیە لەبەرەوەی لەو خولانە باسی ئەو بابەتانە دەکرێت کە لە واقعی ئیشی مامۆستای پەروەردەی تایبەتدا هەیە لە پسپۆڕی خۆیانە و کە ڕۆژانە بەردەوام پێویستیان بەو زۆرە ڕاهێنانە دەبێت لەگەر منداڵانی خاوەن پێداویستی تایبەت دڵنیام لەوەی کە سوودی باشی دەبی لەبەرەوەی بە شێوێکی واقعبی منانە سەیری بابەتەکانیان دەکرد و بەکرداریکردنی ئەو تیۆرانەمان کرد کە لە ماوەی چەند ساڵی زانکۆ خوێندویانە بەڵام ئێستا کە بە شێوەیەکی کردداری پەیڕەوی دەکەن و ڕۆژانە بەرنامەی لە بۆدا دەڕێژن لە خولەکەی مەش زیاتر تەرکیزمان لەسەرەوەی کرد کە چۆن ئەو زانیارانە دەربارەی قوتابیەکانیان هەیە هەروە ئەو زانیارە زانستیانێک کە پێشتر وەریان گرتێک و پێکەوە هەردووچی تێکەڵکەن و بەرنامەی تەواوکاری لە بۆ هەر یەک لە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت کە لە لای وان خوێندن پەرە بە خوێندنی خۆیان دەدەن دروستیکەن و پەرەیان پێ بدەن ئینشاءڵڵا. لە بەرنامەتان هەیە خولی تر بکەنەوە و بەردەوام بنیان ئەمڕۆ کۆتا ڕۆژێ خولە بوو پاشتی خولی تر ناکەنەوە بەخۆی لۆ بابەتی ئەو جارە کە بە تایبەت بوو لە بۆ ئەو 5 خولەی کۆتایی هات بەڵام لە بەرنامە هەیە لە هاوین خولی دیکە بکرێتەوە بەپێی ئەو کەم و کوڕیانێکە لە لای مامۆستای پەروەردەی تایبەت هەیە یاخود بەپێی ئەو پێویستیانێک کە ئەوان داوای دەکەن لەوانەیە خولی تر بکرێتەوە ئینشاءڵڵا. وەزارەتی پەروەردە تا چەند پاڵپشتانە بۆ کردنەوەی ئەم خولانە بۆ مامۆستایان؟ ڕاستیە من وەکو مامۆستای پەروەردەی تایبەت کار ناکەم وەکو ڕێنمایی کارێک لە یەک لە ئامادەی شەهید فاخر مەرگەسۆری کار دەکەم بەڵام پسپۆڕێکم ئەوەیە بەڵام تاڕادەیەکی زۆر ئاسانکاری کردیە و پشتگیریمان دەکا مەسەلەن لۆ دەرخستنی توانای خۆمان لەو بوارەدا بە تەئکید. لە کۆتاییدا بەڕێوەبەری گشتی بڕوانامەی بەسەر بەشداربووان دابەش کرد. کامران تاهر کەناڵی پەروەردەیی هەولێر.